هەر لەسەر مژارە بەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بەڕێز سالار عەبدوڵڵا حەمالی بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانی سلێمانی میوانمە. کاک سالارم کاتت باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. کاک سالار، هاوڵاتیان گلەییان هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ئەم پاسپۆرتە نوێیە و دەرهێنانی پاسپۆرتەکە. خۆتان دەزانن کە لە راپۆرتەکەی هاوکارم ئاماژەی پێکرا، ئێوەش خۆتان گلەییتان هەیە لە سیستەمەکە؟ بێگومان ئێمەش گلەی خۆمان لە گلەی هاوڵاتیان زیاترە. گلەی یەکەمی هاوڵاتیان لەسەر حجزی ئەلکترۆنیە، ینی وەرگرتنی ماوعید سیرەکەی بە درێژایی هەفتەکە هاوڵاتیان تەنها توانن شەوی پێنجشەم لەسەر جومعە سەعات 9 شەو بۆ ماوەی 1 سەعات ماوعید وەرگرن. ناکرێ هاوڵاتی یەک هەفتەی کامل چاوەڕێکات بۆ ئەوەی لەو سەعاتەیە ماوعید وەرگرێ. و لەو ساعتەشا کە هاوڵاتێکا چێتە سەر ئەپلیکیشنەکە سیرەکەی لۆدێکی زۆری لەسەرە و ئەوە هۆکارە بێ بۆی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بێبەش بن لەوەی بتوانن ماوعیدی حجزی ئەلکترۆنی وەرگرن. بۆی ئەمە کێشەی گەورەی و کێشەیەکی سەرەکیە. بەڵام لەگەڵ ئەوەشا ڕۆژانە 250 هاوڵاتی توانن ماوعیدەکە وەرگرن و دێن لە بەڕێوەبەراتیمان کاریان بۆکەین هەر ئەو ڕۆژە کە معاملەکەکە بۆ سبەینێ ڕۆژی دواترە بێ بەخاوەنی پاسپۆرت و ئەگەر بەیانەکەی هاتبوو عەسرەکەی بێ بەخاوەنی پاسپۆرت کە تۆ ماوعیدی وەرگرت و لە کاتی خۆیان هاتی کێشەکە ئاسانە، ینی بەڕاستی مۆزوعەکە ئاسان تێپەڕێت و معاملەکە بە ئاسانی بۆ کرێ و هەروەها زووە بێ بەخاوەنی پاسپۆرت. بەڵام کێشە لەوەیە تۆ ژمارەیەکی زۆر کەم هاوڵاتی 250 هاوڵاتی زۆر کەمە لە چاو پێشووترە کە هەموو ڕۆژەیە لە نێوان 1200 بۆ 1500 هاوڵاتی سەردانیانەکردین. زۆر باشە. کاک سالار، باسی کێشەیەکی دیکە دەکرێت، ئەویش ئەو ئامێرانەیە کە مامەڵەی هاوڵاتیان ڕاییەکات. ئەو شەش ئامێرەکە وەک خۆتان ماژەت پێکردو هەمووی گرێدراوی یەکەن. بۆچی ئامێری یەدەکتان نییە؟ ینی لە جێی ئەواگەر لە کارکەوت کاری پێ بکەن. کێشەکە لەکوێدایە؟ بەڵێ ئەمە کێشەیەکە لە سەر ئاستی عێراقا، لە بەسرا، لە بەغداد، لە هەولێر، لە سلێمانی شکەم 4 دایرێ بووە بە ئەلکترۆنی. سەرەکەی ئامێری یەدەک نییە. بۆ نمونە ئەگەر چاپەکە وەستا جیازی چاپەکە وەستا لێزەرێکە ئامێری یەدەک نییە، یا ئەفسەرەکە 6 ئامێری لە بەردەسایە ئێستا ئەگەر هاتوویەکێکی وەستا یا عەتەڵ بوو یا تێک چوو سەرەکەی پێنجەکەی کەشە وەستێ و ئەفسەرەکە ئاوتەکرێت، ناتوانێت ئەو کارە جێبەجێکە. بۆ نمونە ئێمە ئێستا لە ئەوە 3 ڕۆژە کابینەی ژمارە 6مان ئەفسەرێکمان یەکێک لە جیازەکانی وەستاوە، پێنجەکەی کەش ناتوانیشی لەسەرکات بۆ خۆی دانیشتووە. ئەم کێشەیە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ کۆمپانیاکەکە تاکو ئێستا نەیتوانێت لەسەر ئاستی عێراق مەوادی پێویست یا جیازی یەدەک دابین بکات. بەڵێ کاک سالار جەناب، دەزمونێکی باشت هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پاسپۆرت. ئەگەر پێم بڵێیت کە چی پێشنیارەکەن، چی بە چارەسەر دەزانن بۆی ئەم کێشانە نەمێنێت لە سیستەمە نوێیەکە؟ بەڵێ چارەسەری خێرا هەیە و چارەسەری خاو درێژخایەنەیە. چارەسەری خێرا ئەوەیەکەوە ئێمە ئەو سیستەمی پاسپۆرتی پاسپۆرتە کۆنەکە وەکو خۆی ماوە دەستکاریمان نەکردووە. هۆڵەکە وەکو خۆی ماوە مێز کورسی جیازەکان هەموو شتێک وەکو خۆی وایە دەرگامان لەسەری داخستووە و لەلایەن عێراقەوە کوژاوەتەوە. داواکاریەکەمان لە وەزیری ناوخۆی عێراقەوەیەکەوە ئەو سیستەمە بخاتە کار و نەکوژێتەوە لەلایەن بەغدادەوە تاکو ئێمە ئەو ئەفسەرانەمان بچن لەوێ کارەکان جێبەجێکەن. ئەوەی کە ئێوە بێ بە خاوەنی پاسپۆرتی کۆنەکە 25,000 دینارەدات بێ بە خاوەنی پاسپۆرت. ئەوەشی کە پاسپۆرتی ئەلکترۆنیەکەی وێ 91,000 خۆیدا دەبێ بە خاوەنی پاسپۆرت. ئەمە سیستەمە، ئەمە پلانە خێراکەیە. پلانە خاوەکە ئەوەیەکەوە کاتێکی پێویستە، ئەویشەوەیە کە کۆمپانیەکە و وەزارەتی ناوخۆی عێراق جیهازی پێویست دابینکەن. بۆ نمونە ئێمە لە پێشتردا لە سیستەمی کۆنەکەیدا نزیک 25 ئەفسەرمان کاری لەسەر سیستەمەکە کرد و ڕۆژانە لە 1200 بۆ 1500 هاوڵاتیمان بەڕێخست و نزیک سعاتێ بۆ 40 دقە لەو بینەیە مابوو هاوڵاتی نەمابوو لە دایرە و ژمارە زۆر هەمووان بەڕێخستەوە. بەڵام ئێستا سیرەکەی لە جیاتی 25 ئەفسەر کار بکات، 7 ئەفسەر کارەکات، 7 کابینە کارەکات، ئەوەکانیکە بێ ئیش دانیشتون و هۆڵی تایبەتمان هەیە، پێداویستی تایبەت هەیە، هەموو شتێکەیە. تەنها ئەوەنە لەسەر حکوومەتی عێراقی و شەریکەکەوەیە کەوا جیهازی پێویستیان بۆ دابین کە تاکو کار بکەین و لە جیاتیەوەی ڕۆژانە 250 هاوڵاتی بەڕێخین وەکو ئەمڕۆ 250 هاوڵاتی سەردانی کردبووین و
ئەوەندە حجیانە بوو ڕۆژانە بە 1000 سەردانماکە سەروی 1000 سەردانماکە ویشیان بۆ بکەین. باشە کاک سالار ئەگەرەوە ئامێرانە لە کار کەوتن ئێوە خۆتان لێرە کارمەندی شارەزای تەکنیکیتان هەیە چاکی بکاتەوەیان ئەبێت لە بەغجاوە بێن بۆ چاکردنەوەی ئامێرەکان؟ ئەو کۆمپانیایە کە ئەو کاری کردوتە دەست لە هەر دایرەیەکی پاسپۆرت لە بەسرە بەغداد هەولێر سلێمانی تیمی هەیە تیمی مهندسی هەیە بۆ ئەوەی سەرپەرشتی کارەکانی خۆی بکە بەڵام بۆنیش چاک ناکرێت بۆ لەبەرەوەی ئامێرەکە یەکەم جانوێیە دوایی تایبەتمەندی خۆی هەیە و لە دەروی وڵات کراوە کێشەی ئەم ئامێرانە ئەوەیە کەوا لە بازاڕان نیە لە بەغداد نییە لە عێراقا نیە تەنها ئەبێت لەلایەن حکوومەتی ناوەندەوە ئۆردەرکرێت لە فەڕەنسا و لێەوە بێت ئەوە کێشە گەورەکەیە. زۆر باشە کاک سالار با پرسیارێکی دیکە بکەم یەکێک لە ینی مەرجەکانی دەرکردنی پاسپۆرتی ئەلکترۆنی وەکو خۆتان ئاماژەتان پێداوە ئەوەیە کە دەبێت و کەسە ماستەرکارتی هەبێ دەکرێت ینی لە هەژمارەکەیدا تەنها دیناری عراقی هەبێت یاخود دەکرێت بۆ نمونە دراوەکانی دیکەش هەبێ بۆ نمونە دۆلار. بەڵێ ئەم سیستەمە نوێیە لە بەروی ئەلکترۆنیە ڕێک لە فەڕەنسا چۆن جێبەجێکرێ هێناوێنە لێرە جێداناوە جێبەجێەکەن تایبەتمەندێتی خەڵکی ناوچەکەیان نەخوێندێتەوە بۆیە لە سیستەمەکەی پێشووتردا هاوڵاتەکە 25,000ی بەکاشەدات ئەژمار دۆیدات و وەستێکمان بۆ بڕێ ئەمان داپی بەڵام ئەم سیستەمە ئەلکترۆنیە ئەبێ کارتی ئەلکترۆنی ویزە کارت گریدیت کارت شتێکی واتە بێت و بوتاک و تۆ بتوانی معاملەکە بەڕێخی و پێویستە بە دۆلاری یۆرۆ نەبێ تەنها بە دیناری عراقی تیابێت و کە هاوڵاتەکە دێت کارەکانی هەموو تەواو کرد ئەچێتە پێش کابینەیەک لەوێ حساباتە جیهازی PSO هەیە و لێدا 91,000 ڕەسیدی هاوڵاتەکەدا بزێنێ بە شێوەیەکی ئەلکترۆنی یەکسەر تەحویلی بەغدابێ بۆ کۆمپانیەکەش و دیسانیش بۆ حکوومەتی ناوەند هەندێک لە مۆبلەغە سیادی هەندێکی بۆ کۆمپانیەکە. بەڵێ زۆر سپاس بەڕێز سالار عەبدوڵڵا حەمالی بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی هەر لە سلێمانیەوە میوانم بووی دەستخۆش.